کە زەرەر بە خاوەن مەرەزەکان نەگا ئەیتر ئێمە زەرەر تەواو ئێمە ماڵمان کاول بوو فرسەتیان زانی چوون شۆڤڵیان بردووە بۆندەکانی ئەمەیان تێکداوە ئێمە تەمەنامانە کرد ئەو شۆڤڵی بۆ ئەوەیان بردبیان بردایە گۆ ئاوی گۆپتەپەیان سعاتێکی زیاتریش پێ بکردایە بۆ ئەوەی کێشەی کەم ئاوی 200,000 نەفەری چەمچەماڵ و شۆڕش و دەوروبەری کۆتایی باتایە بەڵام دیار بوو بۆ ئەمیشە خراپیان زۆر بە پەرۆشتر بوون بۆی بیکەن. باشە دانیشتوانی چەند بوون و پێگاتون لە چەند فەلاح؟ ئێمە تەنیا دەی ژاڵە 54 فەلاحە هەشەزینی سویەک فەلاحە دەی دووەریش چەند فەلاحێکن باخ و حەوزی ماسی و مەرەزەمان هەیە کێشەی ئێمە باسەڕا هەتا سنووری ئێمە و دووەریش سەخەریە تاوێرە ئاودا نادا بەڵام لە خوار ئێمەوە کە ئاگاتە خێڵ مەسوور و کانی مامە و گەڕا و دێکانی تریشتا ئاگاتە خێڵەن و مەملەحەوانە سەخەریە هەرچەند ئاو بخەیتە سەری بەهۆی بێ ئاوی و کەم بارانی وشکە ساڵیەوە ئاوەکە دادا لەبەرەوە ئاو ناگاتە ئەوان هەرچەندە بۆندەکانی ئێمەیان شکاندووە ئەم شەو احتیمالە ئاو بگاتە دەوری قرخ و ئەو ناوانە بەڵام دڵنیام سێ ڕۆژیکە و ئاوە نامێنێت چونکە ئاو کەمە. باشە وەک بەزانین مەرەزە ئاوێکی زۆریوێ لەگەڵەوەی کە ئێستا هیچ ئاوێکتان لەبەردەسان نییە باشە ئەم مەرەزەی چی لێدێ وشکە بێ مەرەزەکە وشکە بێ مەرەزە ئاوی زۆری ناوێ مەرەزە پێکهاتەی ناو ئاوەکەوێ کە پێک هاتووە لە نایترۆژین و ئۆکسسیژین بەس ئەو دوانێوێ ئاوەکە چۆن لەم سەرۆتەیەکەین لەو سەرۆ دەرەچێتەوە احتیمال لە نسبەی 105 بڕوە ئەویش یعنی ئەبێتە هەڵمووە بێتە بخاروانە گەرنا مەرەزە ئاوی بە بەردەوام ناوێت چونکە 6 مانگ ئاو لەسەر ئەو ئەرزابێ و ئەرزە سەقا هەڵەگرێ ئاو نامژێ مەرەزەکە خۆی ئاوی ناوێ ئەرزەکە ئاوەکە داداتەوە چێتەوە سەر باسەڕەفی کول ئەحوال ئەختیاری مەنتیقی ئێمە و باسەڕە بێنە ڕاوێژان پێ بکە بزانەوە وایەیانە اینجا تخوا ببوورە ئەمە زۆر گرنگە نوێنەری کشت و کاڵ نوێنەری ئاودێری هەردووچیان ملاحەزەیان هەیە لەسەری تەوقیعیان کردوواڵێن بە مەرجێگە و بۆندانە دەستکاری بکرێ کە زەرەر بە خاوەن مەرەزەکان نەگا ئەیتر ئێمە زەرەر تەواو ئێمە ماڵمان کاول بوو. جەنابی ڕئیسی وحدەی ئیداری کە مدیری ناحەیە چووە عملیەکەی تەنفیز کردووە تەوقیعی لەسەر مەحزەرەکەی خۆی نەکردووە یعنی ئەوە یعنی چۆن شتی وابێ باش هەر جوتیارێک لە شکاندنی ئەم بۆندە و زەرمەند بوونی وەخود یاخود نەمانی ئەو بابەتە چەندێک زەرمەندە من بە تەنیا خۆم وەک خۆم جۆگەکەی کە ئەم ساڵ دروستم کردووە 21 ملیۆن دیناری تێچووە سێ مانگە ئێمە لە 15 هەتا ئێستا چەند فەلاحێک و جوتیارێکی خۆشەویست لە بازیانەوە هاتوون مام عەلی و مام کەریم و چەند کەسێک لەگەڵ ئێمە کە خۆمان ئێمە 27 فەلاحین ئیشمان تیا کردووە هەتا ئێستا ئەگەر حسابی ئەوە بکەین احتیمالە بچێتە 45-50 ملیۆن دینار واقع کە بە تەمای 150 ملیۆن دینارین لە واریدا دیارە سکاڵای و هاوڵاتیانەوە بوو کە لە بەشێک لە گوندەکانی سەروی خۆیانەوە لە هەردوو گوندی بە دیاریکراوی هەردوو گوندی ژاڵی دەربەند و هەشەزینی ئاوی چەمەکە بەربەست کراوە وەگلدراوە تۆ زیادەڕەوی کراوە دەسەری دیارە پاش ئەمە لە قایمقامێتی قەزای چەمچەماڵ لیژنێشی باڵا دروست کرا ئێمە هەستاین بە لێکۆڵینەوە بە سەردانی ئەو شوێنانە لە پاش وەرگرتنی ڕاو سەرنج و لە پاش کۆبوون و چەند کۆبوونەوەیەک هەم لەگەڵ جیتوارەکان هەم لەگەڵ خەڵکی ئەو گوندانی کە زەرمەند بوونە لەوەی ئاوی ئەم چەمە بەکارێنن بۆ ئاژەڵداری و بۆ باغداری و سامانی ماسیەکی زۆر هەیە لە بە درێژایی ئاوی ئەم چەمە ئێمە لە پاش گفتوگۆ و دانانی چەند ڕێنماییەک بۆ ئەو جوتیارانە کە مەرەزەیان چاندووە لەسەر ئاوی چەمی باسەڕە دیارە جوتیارەکان نەتیجەی نەبوو یاخود ئەو ڕێنمایانیان جێبەجێ نەکرد لە پاش کۆبوونەوەی کۆتایی لیژنەکە ئێمە گەیشتین بەوەی کە ئەو بربەست و زیادەڕەویانی کراوەتە سەر چەمی باسەڕە کە ئەو بربەستانە هۆکارن بۆ ئەوەی کە بڕێکی زۆری ئاو گدرێتەوە بە فیڕۆ بچێت دەم زەویانی کە برنجی تیاچیان نراوە.